هۆکاری تەوبەکەی چییە؟ چەند ڕیوایەتێک هەیە. یەکێک لە ڕیوایەتەکان بڵێ بیشری حافی یەکێک بوو لەو کەسانەی کە گەنج و لاوی کۆ کردەوە لە دەوری دیجلە لە بەغدا کۆ ئەبوونەوە، لەه و لەعب و قسە و هەندێک جاریش عارەق و ئەوانیان ئەخواردەوە. ئەفەرمێ بشر یەکێک بۆ لەو کەسانەی کە بە کەلیمەی ساڵحێک خوای گەورە هیدایەتی دا و ڕێنمونی کردووە. ئەفەرمێ یەکێک لە جارەکان تەقەدرا لە دەرگا، ئەویش لەگەڵ ڕەفیقەکانی خەریکی لەه و لەعب بوو. ئەڵێ لە جاریەکان دەرگاکەی کردەوە، وتی ئەمە ماڵی کێیە ئەوە دەنگی لە بەرزە بێتەوە لەه و لەعب؟ ئەڵێ ئەویش وتی ئەمە ماڵی بشرە، بشری کوڕی حارث. وتی عەبدە یان حوڕە؟ وتی حوڕە، حوڕ، پیاوێکی دیارە و ناسراوە. وتی ئەگەر حوڕ بووایە ئەیزانی چۆن عەبدایەتی خوا بکە، دیارە عەبدە بۆیە نازانێ. ئەڵێ بشر خۆی گوێ لەم کەلیماتانە بوو. دواتر کەسەکە ڕۆشت، کە ڕۆژ بشر ڕای کرد بە دوایە بە پێی پەتی ئەم گەڕک ئەو گەڕک نەیدۆزیەوە. بۆی پێوتێ بشری حافی ئەم کەلیمەیە زۆر کاریگەری لەسەردانا، تەوبەیەکی زۆر گەورەی کرد. تی ڕاستە ئەگەر من حوڕ بم ئەبێ عەبدێکی ساغ بم. بشر